لە ئەمڕۆ سێشەممە 5/3/2024 تا ڕێکەوتی 15/6/2024 لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان قەدەغەی ڕاوکردنی ماسیە بە هەموو شێوەیەک. پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم ڕایگەیاندووە ئاگاداری ڕاوچیانی ماسی دەکەنەوە کە پابەندی بڕیارەکان بن و هەر کەسێک لە ماوەی دیاریکرا و ڕاوی ماسی بکات ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. ئەوەش هاتووە لە هەموو کاتەکانی ساڵدا ڕاوکردنی ماسی بە کارەبا، مادە ژەهراویەکان، تەقەمەنیەکان و تۆڕی کونی ورد قەدەغەیە. هاوڵاتیەکی شاری سلێمانی 100 کەوی لە پارکی هەواری شار ئازاد کرد و ساڵی ڕابردووش 400 کەوی دیکەی ئازاد کردبوو. شەریفی حاجی ڕەسوول خاوەنی بیرۆکەکەیە و هەفتەی ڕابردوو 20 کەوی دیکەی ئازاد کردبوو. ئەمڕۆژ بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی لە پارکی هەواری شار 100 کەوی دیکەی ئازاد کرد. ئەو هاوڵاتیە وەک خۆی دەڵێت دۆستی ژینگەیە و حەز بە بینینی باڵندە و ئاژەڵی کێوی دەکات، هەر بۆیە پارەی بەو باڵندانەداوە و ئازادی کردوون. گوندی پیرەمی سەر بە ناحەیەی زاوێتە لە گەشتیاران تووڕەن و بڕیاریان داوە نەهێڵن ڕوو بکەنە ناوچەکەیان. ئەنجومەنی گوندەکەش دەڵێت گەشتیاران داریان بڕێ و زبڵ و خاشاکیان فرێداوە. ماوەیەک پێش ئێستا لەلایەن چەند گەشتیارێکەوە دارێکی تەمەن 6 ساڵەی گوندەکە سووتێنرا بوو. ئەوە زیاتر خەڵکەکەی تووڕە کرد بوو. داود سلێمان موختاری گوندی پیرمیز بە 964 وت بەشێک لەو گەشتیار و هاوڵاتیانەی سەردانی ناوچەکەیان دەکەن هیچ گوێیان بە ژینگەی ناوچەکە نەداوە و داریان سووتاندووە و زبڵ و خاشاکی زۆریان فرێداوە. بۆیە بڕیاریان داوە چیتر قبوڵ نەکەن گەشتیار بچێتە سنووری گوندەکەیان. شاد